خۆشەویستان هەندێک کەسایەتی و هەندێک مێژوو هەیە شانازیەکە و ئەو بابەتانی کە زۆر ئاسان لە بەردەستی ئێمە ئەو زودنەوە ئیسلامی کە ڕۆژانێک هەوڵی دەدا بۆی کاروان و خەباتی ئیسلامەتی بە گەلەکەی بگەێنێ بە هاوڵاتیەکانی بگەێنێ بێگومان بە کۆمەڵێک قۆناغدا تێپەڕی چەندین کەسایەتی زانە و کەسایەتی دیاری تیا بوو کە ڕۆڵیان هەبوو لە زودنەوەی ئیسلامیە بێگومان ئەمەش مێژوویەکە کە جی شانازیە و چەندین کەس هەوڵی دا و ئەم مێژوە بنووسێتەوەیان لێرە و لێ بیستومانە کەسانێک باسی لێ دەکەن بەڵام ئەوەی کە هەوڵێکی جدی درابێت بە شێوازێک کۆ بکرێتەوە کە هەموو سەرچاوەکان لەخۆ بگرێتەوە بە متمانەوە بە بەڵگەنامەوە کۆمەڵێک بابەت لە بەستە کتێبێکدا کۆ بکرێتەوە ئەمە بابەتێکی نوێیە و جێ دەستخۆشیشە ئەم ڕۆمانەوەی باس لە بەستە کتێبی کاروان بکەین کە باس لە خەباتی بچوونەوەی ئیسلامی دەکات و بە تایبەتیش لەگەڵ ژیان نامی مامۆستا سەدیق عەبدولعەزیز کە بەیەکەوە ئەمڕۆ گفتوگۆکەین لەگەڵ کچی خوا لێی خۆش بوو مامۆستای بەڕێز کە لە تەورەیە لەگەڵمانە و باس لەو بەستە کتێبە دەکەین بەخێر باخۆ مامۆستا ئامینە زۆر بەخێر مامۆستا ئامینە دەست پێ بزانین ئەم بەستە کتێبە بناسێنین یان بیرۆکەی کۆکردنەوەی ئەم بابەتە ئامادەکردنی لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئەم بەستە کتێبە لە 5 کتێب پێکهاتووە 5 کتێبەکە سێ نووسەر نووسیویانە نووسەرەکان ئیدریس سوەیلیە هەروەها تۆفیق کەریمە هەروەها ئیکرام کەریمە هەرسێکیان جگە لە نووسینەوەی ئەم مێژووە خۆیان نووسەرن بڵاوکراوی تریان زۆرە خەباتێکی زۆریان هەیە لە نووسینە هەرسێکیشیان کاراکتەری ناو بزوتنەوە ڕاپەڕین بوون واتە لە سەرەتای دروستبوون و دەستپێکردنی کارەوە هەرسێکیان لە ناو بابەتە لە ناو ژیانی زوتنەوە ڕاپەڕینە هەبوون نووسینەوەی ئەم کتێبانە هەموو لە یەک کاتانیە هەیە لە 96 نووسراوە بەڵێ هەیە لە دوای 2000ەکانەوە نووسراوێکیان لە 2002 دەستکراوە بە نووسینی بەڵام ئێستا بڵێن بە چاپ گەێنراوە لەگەڵم بەستە کتێبە ژیان نامەکەی مامۆستاش تقریبان هەر ساڵێکە ساڵ و نیوەکە دەستکراوە بە نووسینەوەی نووسراوە بەستە کتێبەکە لە 5 کتێب پێکاتوە سیانیان مامۆستا ئیدریس سوەیلی نووسێتی یەکێکیان تۆفیق کەریم نووسێتی یەکێکیشیان ئیکرام کەریم نووسێتی ئەزۆ باشە ئاماژتان لە کۆکردنەوە بە چاپگەیاندنی ئەم بەستە کتێبە چییە؟ کورد زۆر جار لە نووسینەوەی مێژووی خۆیە کەم تەرخەمی هەیە و ئیسلامیەکانیش زیاتر بەتایبەت کەم تەرخەمیان هەبووە ئەگەر ئینسان مێژووی نەبێ بەڕاستی هەر میلەتێک مێژووی خۆی هەڵنەگرێتەوە ماری نەکات زۆر پووکێتەوە و خۆشی نییە لەبەرەوە مێژوویەکی زۆر جوان دیارەم سێ نووسەرە زۆر هەستیان پێکردو مێژوویەکی زۆر جوانی پاک لە کۆمەڵی گەنجە کە دەستیان ناوەتە کار بە ڕابرایەتی مامۆستاکەیان خۆیان هەستیان بە جوانی ئەو مێژووە کردووە بە پاکی ئەو مێژووە کردووە ئەو هەستە ژوای لێ کردوون ئەمە بنووسنەوە بۆی تیانە چییە پاشان بەرەی داهاتوو گەنجانمان ئەکرێت مەسەلەن ئاواژیانیان بە هەروە بڕوات بە بێهودە بڕوات کۆم لەگەڵەوەیشا کۆمەڵی گەنج هەبوون گەنجایەتیان لە 12 ساڵی چوونەتە ناو کاری قورسەوە کارێکی قورسی پەروەردەیی زۆر جوانیان کردووە ئەمە ئەگەر بمێنێتەوە بۆ جیلی داهاتوو ئیستیفادەی لێکرێ خەڵکێک ئەڵێ مەسەلەن زوتنەوەیەکی ئاوا هەبوو بەس کێ بوون چۆن کاریان کردووە ئەوە بە وردی لە ناو ئەو کتێبانە ئەکرێ دەستکەوە هەموو کەسێکیش حەزی لە خوێندنەوەی هەر بەڕاستی شتانێکەیە کە پەیوەندی بە میلەتەکەی هەیە شتانێکەیە کە پەیوەندی بە ئاینەکەی هەیە دایمە چاولێکەریش بوونی قودووە تەئسیری هەیە لە پەروەردەکردنە بۆیە هەستی بەرپرسیارەتی ئەم سێ نووسەرە وای لێکردن کە ئەمانە بنووسنەوە پاشان مامۆستاکەیشیان کە خۆیان ئەیناسن لەگەڵیا ژیاون ئێمەش خۆمان چونکە ئێمەش لە ناو بزوتنەوە پەروەردە بووین بزوتنەوەی ڕاپەڕین ئەیناسین کە چەند لە خۆبوردانە چەند خواویستانە و خۆنەویستانە کاری کردووە لەبەرەوە ئەنجا خۆشی قەتگوێی نەداوەتەوە بە نووسینی یادەوەریەکانی چونکایی و دایمەی وەقولی عەمەل و ئیشی خۆتان بکەن ئیشیش ئەمەنە زۆر بوو مەجای هەر بەڕاستی نووسینەوە و لادان یان لادان بەلای شتی ترا نەبوو
بۆیە خۆی احتیمامی بەوە ناکرد بەڵام کۆمەڵی دڵسۆسە نەزان چۆن ژیاوە حەزیان کرد کە ژیانەکە هەبێت و بینوسنەوە. خۆی گەورە لێ خۆش بێ مامۆستا ئامینە باست لەوە کرد ئەم بەستە کتێبە 5 کتێبە ناونیشانەکانیان چین هەریەکەیان و بابەتێکی جیاوازە یان ئەو تا چی لە خۆ ئەگرێت؟ یەکێکیان ژیاننامەی مامۆستایە ئەوی ژیاننامەکە هەمووی ینی بابەتی توێژینەوەیە ینی هەمووی بە بەڵگەوە لە قسەی کەسانێک کە زۆر زۆر نزیک بوون لێەوەی لە بەڵگەنامەکانەوە ئەمە ژیاننامەیەکی مامۆستایان دەری ناوەکو توێژینەوەیە ئەمەیان مامۆستای دری سوێلی نووسیوەتی مێژووی بزوتنەوە ڕاپەڕێنیش هەر مامۆستا نووسیوەتیە هەروەها جەمعی سەلام کە بزوتنەوەی بڵێن سەر بە بزوتنەوەی ڕاپەڕین بوو مامۆستا دروستی کردبوو لەگەڵ هاوڵانیا ئەمە مێژووی جەمعی سەلامەویش هەر بەڵگەنامەکانی تیادانراوە و کۆمنت لەسەر بەڵگەنامەکان پاشان بەرەی کاروان کاروانی بەرەیەکی گەنج ئەمەش ژیاننامەی ئەو کەسانەیە یا کاری ئەو کەسانەیە کە گەنج بوون و لە ئەم بزوتنەوە کاریان کردووە لەگەڵ مێژووی بزوتنەوەکە پاشان کاروانی ڕێ ئەوی شاناری کاک تۆفیق کەریمە ئەمانە ئەم 5 کتێبە ئەتوانین بڵێن هەمووی بە بەستە کتێبەکان ناوە کاروان چونکە دوو کتێبیشیان هەر عنوانی کاروانی لەسەرە کاروان قافڵەیەکە خەباتێکە کاری خۆیانیان کردەوە بەجێ گەیاندویانە بەستە کتێبەکان ناوە کاروان چونکە دوو کتێبیشیان ناوی کاروانەوە هەر ئەسڵەن بەستە کتێبەکە ناوی کاروان باسی لە کاروانی کۆمەڵێکەکە کە هەر بەڕاستی ئەو کۆمەڵە ئەتوانم بڵێم کاریانە کرێمە زۆر جار بە شعارەواڵێنەوە ئەمانە وەسیلەیەکە بۆ ئەوەی کەوا ئێمە ئامانجەکەمانی حزب وەسیلەیەکە کار وەسیلەیەکە بۆ بەجێهێنانی ئەمان بە سادقانە هەموو شتێکیانەوەکو وەسیلەیەک سەیرە کرد بۆی کەوا ئەو کارویشیان هەیە تایە بیگەێنن نەتیجە. زۆر باش مامۆستایان ئەم بەستە کتێبە زیاتر تایبەت کراوە بە مامۆستا سەدیق عەبدولعەزیز ئەگەر بۆ بینەران لەوانەیە هەنێک هەبن دانیشت بێتن بەلامانە و زۆر باش ئاشنای مامۆستانە بن کورتێ لە ژیانی مامۆستامان پێ بڵێیت. مامۆستا هەر بە گەنجی بۆیە هەر کاروانی ینی هەر بەرەکەش گەنج بوون هەمویان خۆی بە گەنجی لە بیستەکانی تەمەنیە کاتێکەوە برایان لە کوردستانە یانەیە کارێک دروستکەن خوا موسلیمین کە ئەو سەردەما هەموو چالاکیەکی دینی ئەتوانم بڵێم کە زۆر پاک و جوان و نمونەیەکی جوانی ئیسلامێکی گشتگیر بوون ئەوان بوون کاتێکە ئەیانەوە بێنە کوردستان و ئەو بانخوازیە دابنێن و دای بمەزرێنن باوە گەورەم کاتە ئامۆزای باوکیشم مامۆستا مەلا ساڵحی گەورە لەگەڵ مامۆستا مەلا عوسمان کە ئیتر ئەستێرەیەکی زۆرگەشی ئاسمانی کوردستانە ئەوان خەڵک ئەوانە ناسیان بۆ چونکە کەسانێکی خاوەن پێگە و گەورە بوون هەر لە منتەقەکە باوکیشم لەو سەردەمات گەنج بووە تازە سەرەتای تەمەنی بووە کاتێک کە بزوتنەوەکە یەتە ئێرە و قسە لەگەڵ باوە گەورەم و بڵێن مامۆستا مەلا عوسمان و ئەوانەکەن ئەوانیش ئەیانەوێ ینی ئەم دوو گەنجە کە باوکمە لەگەڵ خاڵم مامۆستا مەلا جەلال ئەیان ناسێنن بەم سەرانی بڵێن برایان ئیشەکە لەم گەنجانەوە دەست پێەکە ئەوان ئەیان ناسێنن بەمان ئەوان سێری مەنهەجەکانەکەن زۆر زۆر بەلایەنە مەحقولە بێ مەنهەجێکی پەروەردەی زۆر زۆر تۆکمەیە هەر بەڕاستی پێیان مەحقولە بێ و تەسلیمی ئەم دوو گەنجەیەکەن ئیتر ئەم دوو گەنجەش یعنی کە باوکم جەنابتان پرسیارەکەتان لەسەر باوکمە هەر لەو کاتەوە ئیتر دەستی کردو بە پەروەردەکردنی چواردەوری خۆی ڕەفیقەکانی خۆی لەسەر چی لەسەر ئەم مەنهەجی خوان کە مەنهەجێکی وتمان زۆر زۆر پەروەردەیی زۆر زۆر بەهێزە ئیتر بڵێن ئەوە زۆر پەراسێنەیە بۆ چونکە باوکم یاخوا بە ڕەحمەت بێ زۆر چالاک بوو هەر بەڕاستی ینی سرەوتنی نازانی سراحەتی نازانی هەموو ژیانی خۆی تایبەت کردوتەوە بەم پرۆسەی بانخوازیەوە گەشە ئەکات و پەراسێنێ
ئیتر لەو تەمەنەوە ئابوو شێوە دەستی پێ کردووە هەتا ئەو کاتەش کە سەری نایەوە بە ڕەحمەت بێخوا ئیتر کار و ئیشی بوو بە ئیشی دینداری و چۆنێتی لە خەمی دینا و پەروەردەکردنی خەڵکو بەم شێوەی هەرهێنای خۆی بە گەنجێتی دەستی پێکرد ئەیش زانیکەوە گەنج بەڕاستی مایەی گۆڕانکاریە گڕوتین و هیوا و ئامانج و چالاکی زۆر و زۆرتر لەوانە کۆ بێتەوە بۆ احتیمادی تەواوی خستوە سەر کۆمەڵە گەنج زۆر بەداخیشەوە ئەو کەسانێکەوە هاوتەمەنی خۆی بوون لەو تەمەنا و تەمەنێکیان کردبوو وەڵامدانەوەیان کەم بوو بۆ ئەو کارە بۆ احتیمادی تەواوی لەسەر گەنجەکان بۆ گەنجەکانیش بەڕاستی کۆمەڵە گەنجی زۆر خوێنگەرمی زۆر خۆنەویست هەروەکو خۆی دەستیان کرد بۆ ئیشە مامزانی کە باسی ئەو مێژوو ئەەکەین یەکسەر مامۆستا سیدیقیش لەگەڵیان ناوێت دڵیان چەندی مامۆسای بەڕێزی تریش هەن پێت وایە ڕۆڵی ئەو ینی تا چەندێک گرنگ بووە بۆی کە ئەم بابەتە ئێستا ئێمە کە باسیەکەین گەشتێتە ئەم قۆناغا و وەستا بە شانازیەکە باسیەکەین بگومان بە کۆمەڵێک قۆناغا تێپەڕیوە مامۆستا سیدیق بەڕاستی ڕۆڵێکی سەرەکی هەبووە ئەمە چۆن بوو دڵنیام ئێوەش وەکو خانەوادەی بەڕێزیان ڕەنگە چەندین ناڕەحەتی و تامبینی بۆ پێیکە ئاوارە بوون و هاتوونەتەوە کوردستان و کۆمەڵێک هیتر لەو بابەتانە لەبەرەوەیکەوە بڵێن کارەکەی دروست کرد بەڵێ وتمان خۆیان لە بیستەکانەوە دەستی پێکرد بوو جێگە دەستی لە پەروەردەی منتیقەکە دەرکەوتە بوو بەڵام کاتێک لە ئیتر لە هەفتاونەوە کاری خوانێت وەستا بوو باوکم دەستی پێکردەوە وتم ڕەفیقەکانی زۆر استیجابیان نەبوو بۆ چونکە ئیخوانەتی عالەمی ئیشەکەی وەستان بوو لەبەر کۆمەڵی هۆکار ئیشەکەی وەستان بوو بەس باوک شمێمیشی دینداریە ناکرێ ئینسان ئیش بوەستێنێ لەبەر ئیشەکەی نەوەستان کە نەیوەستان و ڕەفیقەکانی استیجابیان نەبوو کۆمەڵی گەنج دەستی کرد بەکار لەگەڵ ئەوانە گەنجەکانیش هەمویان ئیتر بیگرە لە 12 ساڵ 13 ساڵ هەتا 18 ساڵ ئەو تەمەنانە بوون زۆر هەندێکیان تیا بوو وەکو مامۆستا عەلی یەخوا لەشی ساغ بێ بە تەندروستیار بمێنێتەوە ئەو تۆزێ بڵێن تەمەنی هەبوو زیاتر هەروەها کاکە حەمەی مامۆستا مەلا عومەر ئێمە پێ کاکە حەمەی پێڵین بە مامۆستا بەلام حەمەی وەزیرە ئەویش هەر ئامۆزامانە ئەوان تۆزە لە بڵێن ئەم بەرە گەنجە تۆزە تەمەنیان زیاتر بوو لەگەڵ ئەمانە دەستی کرد بە ئیش بۆیە ڕۆڵی سەرەکی ئەرکی زۆر قورس لەسەر شانی خۆی بوو یعنی کارەکە بۆ شێوە دەستی پێکرد بەڵێ ئێمەش وەکو خێزان هەموو هەوراز و نیشەوەکانمان لەگەڵ پاڵ پشتێکی باشی ئەویش بەتاکی دایکم ناکرێ ڕۆڵی بەڕاستی نادیدە بگیرێ پشتیوانێکی زۆر زۆر بەهێزی باوکم بوو باوکم زۆر جار مەسەلەن سەفەریە کرد بە 6 مانگ بە 3 مانگ ناهاتەوە بۆ دروستکردنی سەنەدێک بۆ بزوتنەوەکە لەگەڵ نەبوونیە دایکم پشتیوانێکی زۆر زۆر بەهێز بوو ڕۆڵی لە پەروەردەی ئێمە چونکە پشتیوانی باوکم بوو دەستی دیارە هەروە ئەو ئارامگریەش کە من لە دایکمان بینیمە بەڕاستی یعنی سمبولێکی زۆر زۆر گەورە بوو لە ژیانی ئێمە هەلێرە دەستی ماچەکەم کە الحەمدولیلا جارە لە ژیانە ماوە لەخوا بەزیار بێ بەڵێرە وەڵا ئێمەش وەکو ئەوانەی کە لە ڕاپەڕی نابوون بەیەکەوە بووین ستا و خوشکانی کە گویان لێمایە ئەو برایانە کازانن هەمومان پێکەوە ئەم کارەمانە کرد کەسیش یانی وەکو بڕە بەڕاستی پێش بڕکێ بوو لە کارەکانە بێگوماندایەکیشی کاریگەری باوکتی لەسەر بوو بە هەمان ڕێچکەی ئەو پەروەردەی کردوون زۆر زۆر ئەرە وەڵا باوکم مەجلیسێکی هەبوو لەگەڵ هەموو ئیشەی خۆیان مەجلیسی هەفتانە من بیرم نایە مەجلیسەکەی دایناوە بەس ئیتر من چاوم کردوتۆ شەوانی جومعان کۆمەڵێک کەسی خۆمان بڵێن کەسی خزم پێم وابێ هەر لەبەرەوەی ئێمەش پەروەردە بین ئەوانیشی باوان کرد مەسەلەن خوشکێکی هەبوو کە هەر خێزانی باوە گەورەم بوو لەگەڵ کچەکەیە لەگەڵ ئامۆزاکانمە لەگەڵ خۆمانە مەجلیسێکی بچووکراوەمانە بوو لەگەڵ ڕۆژکەزایەکی باوکم خۆیار دراوسێش بووین و هینیش بووین شەوانی جومعان دایاناین دەرسێکی ڕۆحی پەروەردەیی پێ بۆ باسە کردین ئیتر وردەوردەی مە ناو دەرسانە پەروەردە بووین بە تاکید باوکم ئاوایان دەستی بە ئێمەشەوە و دەستی بە کارەکانیشەوە بوو زۆر جارستە من لە ژیانی خۆمە بەعزێ شتەکەم هەستەکەم تەئسیری قسەیەکی باوکمە
یا تەسیری بەشێکە لەو دەرسانەی کە شەوان بەو مناڵیە ئێمە گوێمان لێ بوو جا زۆر جار بۆی کە خەیاڵمان نەڕوە ئەی منم دەرسە باسەکەم شتە باسەکەم زانم کێ پەندی لێ وەرەگرێ ئێمەش زۆر زۆر بە وردی گوێمان و بابەتەکە ئاگرت دوای ئەوە ئیتر شتمانەوت شتەکانیش ئەگەر لاوازیش بووە زۆر تەشجیعە کردین اینجا ئیزافی خۆی خستە سەر ئێمە ئەو ئیزافانەمان بیر ناچێ لەبەرەوە یعنی ئەو جۆرە مەجلیسانەی باوک لەگەڵ مناڵات تەسیری زۆر زۆرە بێ حەقوایە هەموو باوکێک ئەو شتانە بکە دایکیش پشتگیر بێ ئەو دانیشتانە ئێستش من یان هەر بەڕاستی قەرزاری و دانیشتانە بەتایبەت ئەو شتانەی کە لە مناڵیە وەری ئەگری زۆر زۆر ئەمێنێتەوە لە مەشتا کاریگەری زۆرە بێ لەسەر مامسا ئەمینە ئەم بەستە کتێبە کام پێچ نووسینەی لە خۆگرتووە پێنج کتێبێ لە خۆگرتووە بێگومان بابەتێکی توێژینەوەیە لەگەڵ یا کۆمەڵک بەڵگەنامە کۆکراوەوە هەندێک بابەت هەندێک سەرچاوە وەرگیراوە بۆ ئەمە ئەم ئەوەی زانیاریتان هەبێت چێ ڕێگەی گیراوەتە بەر ئێوە وەکو خانەوادەی مامۆستا چاچەرێک هاوکار بوون لە کۆکردنەوەی ئەو زانیاریانیان ناساندنی بۆ توێژەرانەی کە خەریکی نووسینەوەی ئەم کتێبن سێ کتێب لە کتێبەکان عنی توێژینەوەیە ئەوانەی مامۆستای دریس هەمویان توێژینەوەن ئەوەی ئیکرام کەریم و تۆفیق کەریم نووسینەوەی مێژووی بزوتنەوەکەی وەکو ئەوەی کە خۆیان تایە ژیاون بۆ شێوەیە ئێمە وەکو ڕۆڵمان لە نووسینەوەی و کتێبانە تقریباً لەو حاڵەتەوە دروست بوو کە بەعزێ کەس نووسینیانە نووسی بەڕاستی بێوجدانی تیا بوو هەڵە و پەڵەی زۆریشی تیا بوو وابزانم کاک تۆفیق کەریم لە پێشێکێکە ئەواڵێ یعنی ئەو گلەیەتان هەیە لە نووسینەکانی پێشتر ئەگەر پێشتر بڵێ ئێمەش وەکو باوکم مەتا من خۆم لە کاری ئافرەتانە هەر سکرتێرە بووم سەرنووسەری مجەلە بووم بەڵام هەرۆکو باوکم گوێمان لە نووسینەوەی مێژوو نەبوو یان شتمان نانووسی و ئەرشیفمان ناکرد بەڵام کاتێک هەستەکەی خەریکە مێژووەکە بڵێن ئیشەکەی خۆیانیان کردەوە باوکم لە ژیانە نەماوە ئێستا کۆمەڵێک کەس شت ئەنووسن هەڵاوپەڵەی تایە پێویژدانی تایە لە هەندێک شوێنە بۆیە بیرۆکەی نووسینەوەی ژیانی مامۆستامان ولا دروست بوو هەستمان کرد خۆشمان نین کۆمەڵێک گەنج کۆمەڵی خەڵک تەلەفۆنمان بۆوەکە ژیانی مامۆستا ئاوا بووە حەق نییە ئێوە کەم تەرخەم بن لە نووسینەوەی ئەم ژیانە لەبەرەوە نووسەرەکان خۆشیان ئەو هەستیان بۆ دروست بوو بیرۆکەکە لێرەوە دروست بوو کە ئەو ژیانە با بنووسرێتەوە هەتا ئێستا کۆمەڵێک نووسەری تر هەن مامۆستای دریس وەکو توێژینەوە نووسیوێتی کە توێژینەوە زۆر زۆر بە قیمەتە ئەکرێتە سەر چاوێکی گەورە بەڵام هەندێک کەس بیرۆکەی وایان لا دروست بوو کە ژیان نامەکەی زۆر بە درێژی با بنووسرێتەوە مەسەڵەن ئینسان بابەتانی کە من هێڵم شتانێکی ناسکن لە ژیان نامامەی کە دانیشتن و چۆنێتی و پەروەردەی یعنی بەعزێ شتی پەروەردەیی هەیە کە کردوێتی ئەمانە ئەکرێ ئیستیفادەی لێ بکرێ بۆیە ئەو بیرۆکەش دروست بووە کە نەک هەرم بەستە کتێبە کە ژیان نامەیەکی وردی مامۆستا دیسان بنووسرێتەوە ئیتر ئاو بۆ شێو بیرۆکە کە دروست بوو لەوانەیە خێرێکی گەورەیشی تیا بێت کە ئیستیفادەیەکی بێ بۆ دوای خۆمان ئابۆ شێو دروست بوو کاتێکە قسە لێرە و لەوێکرا دانیشتنێکرا بۆ نووسینەوەی ژیانی مامۆستا و ئێمەش پشتگیریمان کرد ئیتر هەموو جۆرە پشتگیریەک هەم بە معلومات هەم بە چی پێ بڵێن مقابلەکان هەم بە تەفریغ هەم بە پشتگیری مادی ئیتر بەو شێوە پشتگیری پرۆسەکە بووین و بەو شێوە بەستە کتێبە بە ئامانج گەیشت باسی لایانی مادیت کرد لە چاپکردن و دیزاینکردن و کۆکردنەوەی هەموو بابەتەکاندا لایانی مادیەکی هاوکارتان بوو هەر خۆتان بوون هەروەکو خانەوادەکردمان هەروەکو خانەوادە باش ئێستا هیچ ناوەند لە هیچ ناوەندێک هەیە کتێبەکە یان کەسێک کە بێوێ ئەم بەستە کتێبەی دەست بکەوێ بچێتە کوێ بەستە کتێبەکە سەرەتا کە هاتەوە داماننا ئەو مناسبەیەمان بۆ کرد لە مناسبەکە ئیتر بەشێکی باشی بڵێن دابشکرا و ئەو مەراسیمەش ئەگەر باسێکی لێ بکەی بۆ ناساندنی کتێبەکە بوو بەڵێ بۆ ناساندن و دابشکردنی بەستە کتێبەکە بوو پاش ئەوانە ئیتر هەر ئەو لیژنەیە نووسەرەکان لەگەڵ وەکو خانەوادە بڕیار دراوە لە زانکۆکان نوسخە هەبێ لە کتێبخانەی مەسەلەن هەندە ڕێکخراوە هەبێ لە
هەندێکشی بۆ مەکتەبەکان لە شارەکانە دابنرێ ئیتر هەر لیژنەکە بڕیاریان داوە لە چۆنێتی داوێشکردنی بڵاوکردنەوەکەی قۆناغێکی تریماوە زیاتر بە هێشتا ئاشنا بێت ئەوە نەکراوە بەس پلانێکی بۆ دانراوە پلانەکە لیژنەکە لەگەڵ خانەوەدا دایانناوە بۆ چۆنێتی تەوزیفکردنی و کتێبانە. مامۆستا ئەمینە ئێمە چەندین مامۆستای بەڕێزی ترمان هەیە چەندین زانامان هەیە کۆمەڵێک مێژوومان هەیە ڕەنگە ئێمە کورد تۆزە خەمساردی لەو بابەتە خۆشت باس لەوە کرد ڕەنگە ژیانی خۆشتانەوە لە ژای مامۆستاشە ئەو خەمساردی هەو بێ و هۆکارەکەش ئەوە بووە کە هەندێک بەبێ لاکردنەوە بەڵێ پێت چۆنە ئەمە زیاتر گرنگی پێ بدرێت چەندین مامۆستای تری بەڕێزمان هەیە ژیاننامەکانیان بنووسرێتەوە کە بێت بە پندێک گوانێک بۆ ئەم جیلەی ئێمە ڕەنگە منێک کە ئێستا ئەم ئیسلامەتیە و ئەم دینداریان پێگەیشتووە زۆر باسانی ببینم بەڵام بەڕاستی بە هەوڵ و ماندووبوونی کۆمەڵێک مامۆستای بەڕێز گەیشتووە بە ئێمە ئەگەر ئەو مێژە بزانین بۆ ئێمەش باشترە بێت. وڵای بەتاکید من هەموو جارێ بە تەلەبەکان مەڵێم عەرەبی ئەڵێمەوە مەسەن زۆر جار ناو کتێبەکانیشە کۆمەڵێک شخصیات و کەسی عەرەبی و غەیری خۆمان و ئەوانە هاتوتە ناو منهجی ئێمە ئەوانە ئەڵێنەوە بەڵام بۆچی مەسەلەن ژیاننامەی پیرەمێرد مەولەوی کە بەڕاستی یعنی لە ناو عەرەبیشا دەگمەنن شخصیاتی وهابە ئیبن سەلاحی شارە زووری ئەم نزیکانی خۆمان مامۆستا مەلا عوسمان بۆ ئەمانە نەچنە ناو منهجەوە بۆ تۆ کۆمەڵی قودوەی ئاوا کە هەر بەڕاستی کەسانێکن تۆ توانی لە غەیری خۆتا لە دەرەوەی خۆت شانازیان پێوە بکەی شانازیان پێوە بکەی بەڕاستی کۆمەڵەشت هەیە لە پندەکانی پیرەمێرد و شعری شاعرانمانە کە ئەگەرەوانە بکرێتە منهج هەر لە بابەتی ئەدەبە بۆچی بابەتی ئەدەب مەسەلە نەما ئەدەبی ئەوان نەخوێنین بۆچی تەلەبەکانمان بە شخصیاتی خۆمان کە هەر بەڕاستی مێژووی کورد پڕپڕە لە شخصیاتی ئاوە زۆر زۆر بەرز بۆ ژیاننامەی ئەوان نێین ناو خەڵک شانازی با بەوان بکە و ئەوانش بکاتە بڵێن قودوە و هینی خۆی لەسەری بڕواژیان زۆر جار ئەم جیلەواشی لێ هاتووە ئەوەندەی کەسایەتی تری دەرەوەی پێگرنگە هیچ ئەوانەی خۆمان زۆر بە هاکزای سێرگا چکە زانیاری نیە لەسەری نەی خوێندۆتەوە هی ئاشنانەوە نازانێت چیەیە بەڕاستی بڕۆژیانی مەولەوی فەیلسوفێکی ئاوا شاعرێکی ئاوا مەسەلەن هەر بەڕاستی دینناسێکی ئاوا لە ڕێگەی مەولەوی و دین بناسە لە ڕێگەی مامۆستا مەلا عوسمان بناسە ژیاننامەکەی منهجی ژیانیان بێنەرەوە ناو خەڵک زۆر زۆر ئیستیفادەی لێەکە ئەتوانێت لەسەر ژیاننامەی ئەوان بڕوە ئەڵێ وەڵام منیش کەسایەتیەکەم هەیە لە ناو خەڵکا بڵێن جێگە دەستی دیار بووە ئیتر بۆ ژیاننامەی خەڵک ئێستا بڕۆ سەیری کە گەنجەکانمان زمانەکەنەوە ناوی شخصیاتی هەمووی ئەجنەبی و بێگانە باسەکەن ڕاست بەس کەسیشان پرسیاری مەولەویان لێ بکە نازانێت چی کردووە چۆنەژی بەرهەمەکانی چییە کە ئەگەر بڕۆیتە ناوی زۆر زۆر بەهێزترە هەر بەڕاستی بەهێزترە لە ژیاننامەی زۆرێک لەوانەیە کە خەڵکردنی بە قودوە. زۆر باش مامۆستا بوونی ئەم بەستە کتێبانە و کتێبی لەم جۆرە چ گرنگیەکی بەتایبەت بۆ جیلی ئێستا هەیە بۆ کۆمەڵگەی ئێمە بەتایبەتر وەکو ئێستا ئەو کارکتەرانی کە هیچیان کردوتیایە ئەژین هەر بەڕاستی و ڕۆژەی مامە ئەمان بینی ئێستش تا ئێستش گلەیمان لێکرێ و هەر لێرەش و حەزەکەم زۆر زۆر داوای لێبوردن لەو ئازیزانەی کە پێکەوەی ئیشمان کردووە هەموویان مانوو بوون کە نەکراوە هەموویان کۆکەینەوە سەدان هەر بە هازاران کەسی زۆر زۆر ماندوو لەو کاروانە هەبوون کە لەو ڕۆژە بانگ نەکراون لەبەر کە بڵێن چووکی شوێنەکە سەرەتاش هۆڵێ گیرا بوو کە هۆڵەکە وتیان لە 250 کە زیاتر ناگرێ داوەتنامەکان بەپێی ئەوانە نووسرا بوون بەڵام دوای هۆڵەکە لە پڕگۆڕا بە بۆنێ هەندێک شتە و گەورەکرا فریای داوەت نەکەوتین هەر لێرەوە گلەیی ئەو خوشکانە و برایانە لە سەرسەر و لەسەر چاو ئێمەدایێنین داوای لێبوردنیشیان لێ یەکەین ئەوانە حەزەکەن بە خوێندنەوەی کتێبەکە بۆ چونکە خۆیانی تیابینن ڕەنجی خۆیانی تایە لەبەرەوە بۆ ئێستەمان ئەو گرنگی هەیە مەسەن خۆیانی تیابێن خۆشە شتێک نووسراوە و باسی ئەوانەکات بۆ سەردەمی داهاتوش بێگومان لەوانەیە مناڵی ئەو کەسانی کە لەو بەرەیە ئیشیان کردووە حەزەکەن مێژووی نانکیان باپیریان بزانن بۆ ئەوانش بە تاکید هەروەها بۆ گەنجانی تریشکە تاریخێکە و لە مێژووی ئەوانە ڕوویەوە بێگومان و گرنگیانەیە دەبێت
مامسامینە تر کۆتایی بە بەرنامەکە هێنین ئیتر نازانم ئێمە هیچمان بیر نەچۆ شتێک کە خۆت ئاماژی بێبی کۆتا قسەت بۆ بەرنامەکەین ماشەڵاتان لێ بێ دەستان خۆش بۆ لەشتان ساغ تەنها ئەوەنەیە مێژوو گرنگی پێ بدرێ پاشان ئێمەش مێژووی خۆمان مێژووی کورد مێژووی ئەستێرەکانمان بە نادیدە نەگرین وەزارەتی پەروەردەش محاولە بکە و مێژوانە بخاتە ناو منهەجەوە بۆ ئەوەی کورد بزانێت کە مێژوویەکی تۆکمە کەسانێکی پێش خۆی زۆر باش ئەمانی بەرهەمهێناوە ئەمانش کەسانی زۆر باشیان لێ دەربچین ئینشاءڵڵا. سپاس بۆ بەڕێز خات و ئامینە سدیق کچی مامۆستای کۆچ کرد و کە لەم تەوەرە ماڵا سپاس دەکەین بۆ کاتی زۆر سپاس زۆر زۆر منش سپاسیەوە کە بۆم دەرفەت لەشتان ساغ